عن أبي الدرداء أن النبي صلى الله عليه وسلم قال: من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من الدجال. هر کەسێک 10 ئاەتی سوورەتی الكهف لەبەرکە خوای گەورە لە فتنەی دەجال دەیپارێزێ. گرنگە ئینسانی موسڵمان ئاگداری ئەم بابەتانە بێت کە کاتێک ئەو 10 ئاەتە لەبەر ئەکەیت ئەوێ کار و کردەوەشی پێ بکەیت. تەنها بە لەبەرکردن کافی نییە بۆ ئەو فتنە گەورەی کەوا فتنەی دەجالە کە هەر پێغەمبەرێک هاتووە سەڵات و سەلامی خوا لەسەر جەم پێغەمبەران بێ ئیلا ئومەتەکەی ئاگدار کردووەتەوە لە فتنەی دەجال کە بە قەومەکەی وتووە ئاگداری دەجال بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ: لا مەحالە هیچ مەجاڵێکیان نییە دەجال لەناو ئێمەیە دەرئەچێت و 1442 ساڵ پێش ئێستا، واتە ئەم دەجالە ئێستا لە ئێمە زۆر نزیکە. بۆ ئەوەی کەوا خۆمان لەو دەجالە بپارێزین ئەبێ هەموو ئەو ڕێگانە بەکاربێنین یان هەموو ئەو ڕێگانە بگرینە بەر کە ئەبێتە هۆی ئەوەی کە خوای گەورە لە فتنەی دەجال بمان پارێزێ. بۆ یەکێ لەو شتانەی کەوا ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا فتنەی دەجال خوای گەورە ئێمە لەو بپارێزێ چییە؟ ئەوەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ: من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من الدجال. هر کەسێک 10 ئاەت لە سەرەتای سوورەتی الكهف لەبەر بکە خوای تەعالا لە دەجال دەیپارێزێ. طبعا سوورەتی الكهف لە فەرمودەی تردا فەزلی زۆر باس کراوە. یەکێ لەو فەرمودانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ: هەر کەسێک سوورەتی الكهف بخوێنێ، هر کەسێک سوورەتی الكهف بخوێنێ أضاء له ما بينه وبين الجمعة الأخرى. لەکەیە بخوێنێ؟ لە ڕۆژی جومعەیە. ڕۆژی جومعە لە دوای نوێژی بەیانی ئیتر دەست پێکات حتا بانگی مەغریب، ئەمە پێوترێ ڕۆژی جومعە. سوورەتی الكهف بخوێنی، خوای پەروەردگار ئەیکاتە نور و ڕووناکی بۆت لەبین ئەو جومعەیە بۆ جومعەکەی تر. یعنی چی ئەیکاتە ڕووناکی بۆت؟ واتە خوای گەورە لە بەڵا ئەتپارێزێ، واتە خوای گەورە لە کێشە ئەتپارێزێ، واتە خوای گەورە لە ناڕەحەتی ئەتپارێزێ، واتە خوای پەروەردگار لە خەم و خەفەت ئەتپارێزێ. ئەمە بەڕاستی گرنگە لەو ڕۆژگارەیە کە ئینسانی موسڵمان دەستی پێوە بگرێ. گرنگە یعنی بە حەقەت ئەم ڕۆژگارە ڕۆژگاری فتنەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ وەکو شەوی تاریک کە مانگە شەو نەبێ، شەوی تاریک هەموو دنیا داپۆشێ، ئەفەرمێ فتنە و بەڵا ئاوها دنیا داپۆشێ. ئێستا بزە بەدوایە، ناوێری بە یەکێک بڵێ بڕۆ ئەولاوە، ناوێری پاڵێک بە یەکێکەوە بنێ لەواتەی و پاڵێکت پێوە بنێ یان قسێکی ناڕەحەتت بەرام بکە یەکسەر چی بەرامبەرەکە ئەتکوژێ یان تو شتی زۆر گەورەت بەرامبەرەکە. بۆیە گرنگە ئەو ڕێگانە بگریتە بەر کەوا خوای گەورە لە بەڵا بپارێزێت لەم ڕۆژی بەڵایە. یەکێ لەو شتانی کەوا خوای گەورە لە بەڵات پارێزێتمان چییە؟ ئەوەیە کەوا سوورەتی الكهف بخوێنی لە ڕۆژی جومعەیە کە ئەبێتە نور و ڕووناکی ما بينه وبين الجمعة الأخرى هەتا ئەو جومعەی ترکەوە دێت، هەتا ئەو جومعەیەکەوە دێت. یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ فەرمووی ما بينه وبين البيت العتيق حتى كعبة، خوای گەورە کاتە نور و ڕووناکی بۆ تۆ. هەر کەسێ سوورەتی الكهف بخوێنێت لە ڕۆژی جومعەیە. اینجا تۆ وەرە سوورەتی الكهف خوێنی بێ لە مانجەزان چی فەزڵترت دەسەکەوێ؟ ئەتو نازانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەک حرفێ لە قورئان بخوێنی خوای گەورە 10 حرفت بۆ نووسێت. ئەتو ئەگەر ئەزانی یەک پەڕەیەکی قورئان نەک لاپەڕەیە، یەک پەڕەیەکی قورئان بخوێنی خوای گەورە 1 ملیۆن خێرت بۆ نووسێت. ئێدە بەداخەوە برای وا هەیە سێرەکەی ڕەمەزان دێ قورئان ئەکاتەوە هەتا ڕەمەزانەکەی تر قورئان ناکاتەوەی تر. تۆ
دوازانێ قورئان تەنها لە ڕەمەزانایە و بۆ ڕەمەزانەی تر هیچی تر بۆ تەواو، بەڵام بەڕاستی غەدرە ئێمە لە خۆمان یەکەین. ابن عباس فەرمێ بەینەما جبریل قاعد